ئیتر ئەمە بۆ زلکراوە یعنی ئەمانە زلکردنەکەیان لە چیە شەرحی کەی زل کردو مەساڵێ نەوانی شەرحیەکەن باش نین بەسییان منە بەڵە لە چڕێک باش نین عقیدە ڕوونەکەیتەوە پیا گەورانانێ نزیکی 6 کتێبم سەر شەرح کردەوەی سەلا ئەرۆک باشم گرێکم کەس من بووم شەرحم کرد الحەمدولillah سەر شارعی زۆر بووە لەخوا بەزیاد زۆرم پێخۆشە بۆی بزانن هەموو کەس توانێت شەرحیکا و کتێبێکە و ئەبێ بچێتە ناو خەڵکەوە بیناسێ شەرحمان کردو ئێمە لەسەر ئەبوابەکان ڕۆشتوین تەقریراتەکانی سەلەفمان هێنا و وەکو خۆی لە هەموو بابێکا پێشەکیەکمان داڕشتۆ بۆ چوو لە ناو بابەکە و تێگەیشتنی لە ئاخیریشەوە خاتیمەیەکمان بۆ داناوە لە ئەثنای بابەکە شاکە شەرحمان کردووە هەر ئیجماعێک هاتبێ بە بێدەقەکەی دەقەکەیمان بۆ هێناوە هەر دەقەی هاتبێ بە ئیجماعەکەیمان بۆ هێناوە نەجی من بۆ لە شەرح قسەی خۆمم تێنەخستووە بێن بڵێن تۆ لێرەیە لا داوە قسەی خۆتی تێخستووە منەی سەڵمە بەڵام ئەوان کە قورئان تەفسیرەکەن من هزار قسەی خۆیانیان بۆ هێنم کێسە بە نەسی حەدیث پێم وتی ڕای خۆیان ئەگەر پێکا بێتیشان هەڵەیە رەسوڵ الله صلی الله علیه و بگەڕێتەوە بۆ فەهمە ئێمە قورئان تەفسیرەکەین الحەمدولillah چین بۆ کوێ چین بۆ ئەقوالی سەلەف هەر لە خۆمان ڕۆشن ناڵێن لەسەر ئاەتەکە ئەوان تا قورئانیش ئاوا تەفسیرەکەن بەس بۆ گونجاندنی لەگەڵ دڵی خەڵک و مەبەستی خۆیانە بۆی ئەو دوانە بەیەکەوە کۆکەنەوە و جمهورێکی زۆریانە بێ و خۆشەویست بن و لە ناو خەڵکا دەرکەوتوو بن طبعا ئێمە ئاڵێن قورئان و سنەتیش قورئان و حەدیث بۆ هەموو کەسێ مەهێنەوە بە هەموو کەسێکی مەڵێن بەڵێن کتێبانی سەلەفیش کەسانێک هەیە نابێ پێیان بڵێ ئەبێ زانین وەکو چیان لێکەی لە فقه میشکی جەلایە هەیە شتی پیسی خواردووە نابێ سەری بڕی ئەبێ بڕۆی سژنیکەی لە شوێنێک شتی پاکی بیتێتە دوو هەفتەیە پاکە بێتەوە ئەنجا سەری بڕی گۆشتەکەی حەڵاڵە بێ بۆت هەندێک کەس یعنی بێ ئاوا پاکیکەیتەوە جارێ ئەم منهەجە پۆخڵاوەتان لە ناو تۆیە هەیە بڕۆ ناچوانە بکەرە دەرەوە ئەنجا بێ بڵێ وەرە کاکە ئەنجا ئێستا تۆ حەڵاڵە بیخوێنی جوانە بەکەڵ کێم کتێبانەی چکێکنا ناتوانێت بیخوێنێت ناتوانێت دراسیکە و ئەوە هیچ یەکێ خۆی لەو شێوانە بێەوە ناتوانێت بیڵێتەوە ناتوانێت بیڵێتەوە بەڵێ قورئانیش تۆ عەبدوڵڵاه کوڕی مەسعود عەلی کوڕی ئەبو طالب حەدیث ئەڵێ مەیهێنەوە بۆ هەموو کەس ئەتانەی خوا پێغەمبەر بە درۆ بخرێتەوە بالضبط ئەتانەی بێ فیتنە بۆ عەقڵیان مەیهێنەوە بۆ کەس بۆیە بەڵام ئێمە باسی کوتوبی سەلەف و مەنهەجی سەلەفەکەین لەناو طلابی علما بابی هەیە نەبراوەتە ناو عەوامەوە مەسائلەکان بە وردی بەڵە بەس مەسائلی ظاهرە براوە مەسائلی ظاهرەش حەقی خۆیەتی ببرێ پێش ئەوە قورئانە باشە تۆ ناڵی عەقیدە لە قورئان وەرەگرم ولا أم آية ورقة الرحمن على العرش استوى حوت جال القرآن هاتو كسي الله من على العرش ليس استوى لن يستوى على العرش يعني لن يستوي على العرش ولا يكي قوى عليه تو حكمي شيء هر القرآن هي بو تفسيرك بو تفسيرك بلا الله جل جلاله لحو آياتي محكمة عليه الله لسر عرشك يأتي يكي كمان هي لنخي لسر عرشك يني حكمي شيء الله ناتواني الله يبدر خصوته لا ما بيبرهم كافر يقولون كافرة يستوى عقيدة القرآن جوار ناقري أو لا قرآن ما وصابو خوي وري أقري بس بو دجاقي وري ناقري ما استوى شيء ومراي بيزنا كله ما وصلنا بخاري ومسند إمام أحمد ضعيف وموضوعيته جاري ابن حجر سيوطي هردو كان بنص ألين مسند إمام أحمد يك موضوعيته يعني ثانية هر شهر زي هبوا بقصي وانقصي كده على سر مسند إمام أحمد نيود موضوعيته يعني بابرو تماشى بكابزاني أوان لسر مسند إمام أحمد طلع إن شاء الله ليس فيه حديث الموضوع الله ينعم ليك ورينا ودراسة ما كردوا هردو كيشان لله إخوان محدثا متأخرين يشن إذا بقصي إمام كان يخوب كان علاج كموضوعيته يعني والله تيادي بالنسبة بخاري شو كعلى اختلافي دي أو جمان دروس كنا لسر بخاري تنها جمان دروس كنا لسر صحيح بخاري بعد آخر يعني تو بس بو أو أم كتاباني السنة ناشرين كي جمان لسر مسند إمام أحمد وصحيح بخاري خدي بيغمر يجد غضب ورزاق قصي كردو جمان لسر هم يدرس كي ما له بينايش يعني بس بوي بجهمينا الله يتوجهميت بمرجئينا الله يتومرجئيت بخوارجنا الله خوارج بشيعينا الله شيعيت بمعتزلينا الله معتزليت بعشعرينا الله أشعريت لا دا قمرابي بي جمان كيدا سر هم أم كتابانا يبرد شهر جمان لسر كتابة كاني وان دروسكا بروكا كجمان دروسكا لسر كتاباني وان كألين هالكسي بلا الله لا أسمعنا كافر دبرد توزي جمان لسر وان دروسكا قدام كتابي يعني لسر كألين هالكسي بلا الله يدي هي كافرة الله عيني هي كافرة دبرد توزي جمان لسر وان دروسكا بلا تبغى هاتي كتاب لسلام جمان لسلام عند دروس كتو زي لسال أساس تقريسي رازق سبكة مجرد المقالات ابن فورق سبكة تو زي لسلام كتاب أنا باقلاني وما نقص سبكة يعني تو بوشي هاتي جار جمان لسلام عند دروس كعقيدة صح كتب على إنه مصدر صافية كان كارثات براسي أو كسيج دول الراسي وتنها جمان دروس كدنا لسلام كتاب أنا وبلقى جي مرجانا لو عقيديك
بڵاو بێتەوە فەضلی ئەڵڵا جەل جەلالوهو و بڵاویش بۆتەوە الحەمدولله خەڵکێکی زۆر تێگەشتووە لەو بابەتانەیە ئێستا سەلەف هێڵی سوورە لای زۆر کەس نەک سەلەفی هێڵی سوور بێن سەلەف ئەوەی کە باسمان کرد بەنهج حەقا قبوڵی ناکەن هیچ کەسێ هێرشی کاتە سەر و لەسەری قسە بکە فەضلی ئەڵڵا